دزە شەریفەکە لە کۆندا چەند دزێک لە یەکێک لە دزیەکانیاندا تووشی مووقفێک دەبن. سەرۆکی دزەکان دەڵێت ڕۆژێ لە ڕۆژان من و کۆمەڵێ دزەکەی هاوڕێم جانتایەکی پڕ لە پارەی هاوڵاتیەکمان دزی. کاتێک جانتاکەمان کردەوە لەگەڵ پارەکەدا نووسراوێکە بوو. لە نووسراوەکەدا دوعاە کرابوو. دوعاکە نووسرا بوو خودایە سەرۆت و سامانم بپارێزە و نەدزرێت. سەرۆکی دزەکە دەڵێت کاتێک ئەمەم بینی بە کۆمەڵەکەم وت دەبێت ئەم ماڵە بگەڕێنینەوە بۆ خاوەنەکەی. زۆر سەریان سوورما لەوەی کەوتم. پرسیان بۆچی؟ منیش وتم نامەوێت مزمانی ئەو کابرایە بە خودا لە کەجار بێت. ڕاستە ئێمە دزین بەڵام ئێمە دزی بیر و باوەڕ نین. ئایا بە بۆچوونی ئێوە بڵێ کار بەدەستانی ئێمە هێندە ئەو دزانش شرافەتیان تێدا نابێت؟